هاوشێوەی سەرجەم شۆڕش و گۆڕانە چەکداریەکانی وڵاتان ئۆپۆزیسیۆنی سووریاش لە تەلەڤیزیۆنی فەرمیۆ ڕوخانی ڕژێمی بەعسی ڕاگەیاند. دوای 61 ساڵ لە دەسەڵاتی حزبی بەعس و 54 ساڵ لە حکومڕانی بنەماڵەی ئەسەد، دوا جار گەلی سووریا تەوقی ستەم و دیکتاتۆری و داپڵۆسینی لە دەست و پێی کردە و کۆتایی بە دەسەڵاتی 24 ساڵەی ئەسەدی کوڕ هێنا. بەرەبەیانی ڕۆژی یەکشەممە دیمەشق بە دەنگی تەکبیراتی جەژن لە ڕێی بڵندگۆی مزگەوتەکان ڕۆژی کردەوە. لەگەڵ دەرکەوتنی خۆریش دەرگای زیندانەکان بەڕووی هەزاران کەس کرانەوە و هەزاران کەسیش لە گۆڕەپانی ئەمەویەکان بۆ ئاهەنگ و دەربڕینی شادی کۆبوونەوە. حزبی سۆسیالیستی عەرەبی سووریا ناسراو بە بەعس ساڵی 1963 لە ڕێگەی کودەتاوە هاتە سەردەسەڵات. حافظ ئەسەد باوکی بەشار لە ساڵی 1970 کودەتایەکی نێوخۆی لە حزبدا کرد و دەستی بەسەر دەسەڵات داگرت و لە ساڵی 1970 بوو بە سەرۆکی وڵات. بەشار ئەسەدیش لە ساڵی 2000 و دوای مردنی باوکی بوو بە سەرۆکی حزبی بەعس و دەسەڵاتی وڵاتیشی گرتە دەست. ساڵی 2011 دوا بە دوای سەرەڵدانی شۆڕش و ناڕەزایەتیەکانی وڵاتانی تونس و میسر و لیبیا لە سووریاش خەڵک ڕژایە سەر شەقامەکان، بەڵام بەوەی ڕوبەڕووبوونەوەیان لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دۆخەکە بۆ پێکدادانی چەکداری گۆڕا و لە کۆتاییشدا چیرۆکی خوێنڕشتنی سەدان هەزار کەسی و ئاوارەبوونی ملیۆنانی لێکەوتەوە. ساڵی 2015 ڕژێمی بەشار ئەسەد گەیشت بووە لێواری داڕوخان، هاواری بۆ رووسیای هاوپەیمانی برد. ئەویش لای لولی 2015 بەپەی ڕەوکردنی سیاسەتی خاکی سوتاو هاتە ناوەوە و لە چەند ساڵێکدا زۆری نێو ناوچانی ڕژێم بە بەرژەوەندی ئۆپۆزیسیۆن لە دەستی دابوو بۆی گرتەوە. لەو کاتەوە دۆخی هێورتر ڕووی لە سووریا کرد. تاو کاتەی رووسیا بەرەی جەنگێکی دیکەی لەگەڵ ئۆکرانیا لێکرایەوە و توانای هاوکاریکردنی ڕژێمی ئەسەدی نەما. هاوکات چەند گۆڕانکاریەکی دیکەی ناوچەیش وایان کرد لە کۆتاییەکانی ئەم ساڵدا هێز و گروپە چەکداریەکانی ئۆپۆزیسیۆن بەهێزتر و باشتر خۆڕێک بخەنەوە. لە 27 تشرینی دووەم مانگی ڕابردوو شەڕ و پێکدادان لە نێوان هێزەکانی ڕژێمی ئەسەد و گروپەکانی دژبەری ڕژێم لە گوندەواری ڕۆژاوی پارێزگای حەڵەب لە باکووری سووریا دەستی پێکردەوە. ڕۆژی دواتر گروپەکان لە گوندەواری ڕۆژاوی حەڵەبەوە بە خێرایی بەرەو ناوەندی شارەکە پێشڕەویان کرد و لە 30 تشرینی دووەمدا دەستیان بەسەر بەشێکی زۆری ناوەندی پارێزگاکەدا گرت و دواتر بۆ هەر یەکە لە ئیدلب، حەما و حیمس و دەرعا و سوەیدا و قونەیتەرا کشان. لە کۆتاییدا ڕۆژی یەکشەممە 8 کانونی یەکەم هێزەکانی ئۆپۆزیسیۆن لە چەند بەرێکەوە چوونە نێو دیمەشق و کۆتایی دەسەڵاتی ڕژێمی بەعس بە سەرۆکایەتی بەشار ئەسەد لە سووریا ڕاگەیەندرا.